لەناو گۆڕدا خۆشەویستان کە تووشی هەمومان دەبێ، هەمومان خاوەنی گۆڕێکین. لەناو گۆڕدا مۆبایلەکەمان لەگەڵمانە نییە، بەڵام قورئان دەبێتە ڕەفیق و هاوڕێمان. بۆیە بیکە بە هاوڕێی خۆت لە دنیادا، بۆی لەناو گۆڕەکەتدا لەو غەریبێدا فریاد بکەوێ پشتیوان بەخوا، بێتە هاوڕێیکی خۆش لەگەڵتا، دڵت خۆشکات. بۆیە بیخوێنە لەبەریکە. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله علیه وسلم؟ ئەفەرمێ هەر لاشەیەک قورئانی تیا کۆبێتەوە، قورئان لەبەر کات ئاگری دۆزەخ نایسووتێنێ. ئەگەر ئەو لاشەی حافظ قورئانە بخەیتە ناو ئاگریشەوە، ئاگر نایسووتێنێ. بەڵام لاشەی کەسێکە مۆبایلی بەدەستەوەیە خراپەکاری دەکات، یەکسەر دەیسووتێنێ و کۆتایی پێدێنێت، بەڵام بێ ئەوەی بژمرێت، هەموو لاشەی دەسووتێنێ. کەواتە بزانە خوای گەورە باسی ئیماندار دەکات، دەفەرمێت الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. ئیمانداران بە پێوە، بە دانیشتنەوە، بە پاڵکەوتنەوە زیکر و یادی خوا دەکەن و قورئان دەخوێنن. ئێمەش بە پاوە، بە دانیشتنەوە، بە پاڵکەوتنەوە خەریکی مۆبایلین. ئەمە جیاوازی نێوان ئێمە و خوا ناسانە. ئەمە جیاوازی نێوان ئێمە و ئەو کەسانەیە کە خوای گەورە بە ئەهلی بەهەشتیان قبوڵ دەکات، بەڵام بێزاریش نابین. بۆیە قورئان لەگەڵ تایە لەناو گۆڕەکەتدا، بەخوا مۆبایلەکەش دەبێتە میرات، یا دەیفرۆشن پارەکە یەکەنە خێر، بەڵام قورئانەکە لەگەڵ تایە. بۆیە قورئانەکە لەبیر مەکە، قورئانی پیرۆز لەبیر مەکە. ئێمە بەردەوام قورئانەکەمان بەدەستەوەیە، هەندێکمان بەس مانگی ڕەمەزان، ئەوش هەموو کاتێک نا. دوای مانگی ڕەمەزان تەواو قورئانەکەم ختم کردو و بیخە ناو شوێنێکە و داینە و تەواو کۆتایی پێهات.